دیارە لێکەوتەی ئەو هێرشەی کە کرایە سەر قاسم سەلیمانی و مەهدی مۆهەندیس دۆخەکەی شڵەژاندووە و هەرکەس چاوەڕوانی ئەوە کات کە لە عێراق و لە ناوچەکەیە ئاڵۆزیەکی زیاتر و شەڕێکی فراوانتر دروست ببێت، بەڵام سیاسەتی ئەمریکی و لەسەر زاری ترامپەوە ئەوەیان ڕاگەیان کە ئێمە بۆیە ئەو لێدانەمان کردووە لەبەرەوەی ڕێگە لە شەڕێک بگرین. دیارە ئەمە پەیامێک کە پەیامێکی نابەرپرسیارانەیە، چونکە بۆ خۆی دۆخی شەڕێکە لە ناوچەکەیە هەیە و ئاڵۆزیەکیشی دروست کردووە و ئەو دوولایەنە دوولایەنی ناو هاوکێشەیەکن کە لە شەڕی جیهانی سێهەمە لە ناوچەکەیە بەشداریان هەیە، بۆیە ناکرێتەوە چاوەڕوانی ئەوە نەبی ئەم دۆخە شڵەژان دروست نەکاوە شەڕی تر بە دوای خۆیان نەهێنێ. بۆیە هەردوو لایەنی شەڕکەر بەرژەوەندیان لە ناوچەیە هەیە لە ڕووی ئەوەی کە دەست بگرن بەسەر سەرچاوەی سروشتی و وزەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆیە پەیامەکە پەیامێکی زیاتر بۆ شەڕانگێزی و بەردەوامیدانە بە شەڕ، چونکە هاوکێشەکانی شەڕێژ یەکلایی نەبووتەوە و هیچ لایەنێکیش لەوانە دەستکەوتەکانی خۆیان جێگیر نەکردووە تا بڵێ وەڵا کۆتایی پێێت و بە ئەتفاقێکەگەن بۆ ئەوەی بتوانن کۆتایی بە شەڕەکان بێنن سەرەتا و ناوەڕاستی شەڕە ڕاستیەکەی. و لایەنەکانی شەڕش زۆرن، هەر ئێران و ئەمریکانی هەیە، رووسیا هەیە، گەلانی ناوچە هەیە، تورکیا هەیە. بۆیە کێشەکان لەم ناوچەیە کێشەیەکی قوڵن و لە ئەنجامی چاوچنۆکی و تەماحکاری و هێرشکاری و دەست بە سەراگرتنی ئەو هێزانەیە بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشا ئەگەر دەوڵەتەکان هەیە گەلانیش هەن، نەتەوە جیاوازەکانیش هەیە و لەناو ئەو نەتەوانەشا یەکێک لە هەرە کاریگەرترین نەتەوەکان نەتەوەی کوردە کە بۆ تێکۆشانی خۆی و بۆ داخوازی ئازادی خۆی لە چوارچەوەی ئەو شەڕەیەوە لە چوارچەوەی شکڵ پێدانەوەی نەخشەی نوێی جیهانە داخوازی ئازادی و سربەخۆیی خۆی هەیە. بۆیە لایەنێکی گرنگی ناو هاوکێش و شەڕەکان ئەوەیە کە گەلی کوردیش پێویستە بە بوونێکی نەتەوەیی و یەکێتیەکی نەتەوەیی و هێزێکی کاریگەری سیاسی دیبلۆماسی دیموکراتیکەوە بێتەوە ناو ساحەی شەڕ و لە داخوازیەکانی خۆیان پێداگری بکات لە پێناوی ئەوەی ئازادی و سربەخۆی خۆی بەدی بێنێت. کورد پێویستی بە سیاسەتێکی سربەخۆ هەیە، سیاسەتێکی سربەخۆی نەتەوەیی دیموکراتیکانە کە لە چوارچەوەی چارەسەرکردنی پرسی گەلی کووردە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جوڵە بکات. بۆیە پێویستی بەوە نیە لایەنگری لە لایەنێکی ئەو شەڕانە بکات، چونکە هیچ یەکێک لەم لایەنانە پرۆژەیەکی دیموکراتیکردن و چارەسەرکردنی کێشەی کوردی پێ نییە. هەمووی لە چوارچەوەی ئەوەی ئاسۆڕێتەوە کورد بەکاربێنێت لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیان. بەڵام هێڵێکیش لە ناو گەلی کووردا دروست بۆ هێڵی سێ کە لەسەر ئەساسی چارەسەرکردنی کێشەی کورد و دیموکراتیزەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە جێگیرکردنی سیستەمی خۆبەڕێوەبەری و پێکەوە ژیانی گەلان دامەزراوە. بۆیە پێویستە کورد لەم چوارچەوەیە تێکۆشانی خۆی بەڕێوە ببات بۆ ئەوەی نەبێتە دۆڕاوی ناو کایە و سیاسەتی شەڕانگێزانەی لایەنەکە ناکۆکەکان. بۆیە لە هەر کاتێکە کورد خۆی دابێتە پشتگیری و خۆی دابێتە بەرەیەک لە لایەنەکانی بەرەی شەڕ هەمیشە دۆڕاو هاتۆتە دەرەوە و نەیتوانیوە بە ئاسوودەیی و بە سەربەرزی و بە سەربەخۆی خۆی بگات. بۆیە پێویستمان بەوەیە بەڵێ بۆیە پێویستمان بەوەیە ئێمە لە چوارچەوەی دروستکردنی یەکێتی نەتەوەیی و استراتیجێتێکی نەتەوەیی گەلی کووردا هێڵی نەتەوەیی دیموکراتیکی خۆمان ڕێک بخەین و پێک بێنین بۆ ئەوەی بتوانین لە ناو هاوکێشەی هێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێمەش هێزێکی کاریگەر بین لەسەر ئەساسی داخوازی و ئازادی خۆمان. بۆیە یەکێک لە گرنگترین تێکۆشانەکانی ئێمە ینی بەدەستهێنانی پێگەی گەلی کووردە لە ناو هاوکێشەکانی شەڕ و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دانانەوەی نەخشەکەیە و ئێمە بۆ خۆی گەلێکی خاوەن مێژوویەکی دێرین و هەرە دێرینی ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستین کە پێویستمان بەوەیە ئێمە بەخاوەن بە ئازادیەکان و بە سەربەخۆی خۆمان بگەین و بتوانین ئەم تێکۆشانەمان بەرەو سەربەخۆی ببین، ئەوەش بە یەکێتی ناوخۆیی گەلی کورد بەدەزیێت. بۆیە دژایەتیکردنی یەکترین و پارچەبوون و دابەشبوون بەسەر بەرەکانی شەڕە گەلی کورد بە ئاسوودەیی و بە سەرکەوتن ناگا. ڕاستی دەرفەت لە دروستکردنی بەهێزبوونی نەتەوەیی گەلی کوردایە، نەک لەوەی کە شەڕێک هەیە و لایەنەکانی شەڕ چونکە هەمویان کاتێک هەیەنەوە سەر کێشەی گەلی کورد یەک تێڕوانینیان هەیە. لەبەرەوەی لە هاوکێشەیە بۆ بەکارهێنانی گەلی کورد وەکو شەڕکەر و وەکو بەکارهێنراو بۆ بەرژەوەندی و ئامانجەکانی خۆیان ئەڕوان نەگەلی کورد. بۆیە دەرفەتێک
کە هەبێ بۆ گەلی کورد لە یەکێتیەکەیەتی لە بەهێزبوونیەتی و لە خاوەن دەرکەوتنە لە هێڵێکی سیاسی سەر بەخۆی ڕێخستنی خۆیدا نەتەوەی خۆیدا کە بتوانێت چارەسەری کێشەکانی بکەوە لە ناو هاوکێشەکانە ئەمیش بەهێزێکی کاریگەرەوە بتوانێت پێداگیری بکەوە هەبوونی خۆی بسەلمێنێ بۆ ئەوی بتوانێت ئەو دەرفەتانە لە پێناوی خۆیان بەکاربێنێ دەگینا ئازادی هیچ کەس نەیداوە بە کەس ئللا ئازادی بە تێکۆشان بە ڕەنج بە ماندووبوون بە دروستبوونی هێڵێکی نەتەوەی دیموکراتیک و یەکێتێکی نەتەوەیی بەدەست هاتووە و لە هەر شوێنێکی شاکاتێک تێکۆشان هەبوو بێ دەستکەوتی هەبووە بۆیە گەر ئێمە بڵین دەرفەتێک هەیە و ئێمە ئەتوانین دەستکەوتمان پێ هەبێ و دەرفەتانە نییە ئەگەر سەیری تەجربەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین زۆر دەرفەتی زێڕینمان هەبوو کە بتوانین بەدەستی بێنین بۆ ئەوەی لە چوارچێوەی سەرکەوتن و جێگیرکردنی پێگەکانی ستاتۆی باشووری کوردستان و هەرێمی کوردستانە ئیش بکەین بەڵام چونکە هێزێکی کاریگەر نەبووین و ئامانجەکەمان ئامانجی سەربەخۆی و ئازادی نەبوو و بەشداریکردن بوو لەناو بلۆکەکانی پێکهێنانی ناو شەڕەکانە نەمانتوانی بیکەینە دەستکەوتێکی زیێڕین کە ئاسوودەی و ئارامی بۆ گەلی کورد و بۆ ناوچەکەش بهێنین بۆیە لەو چوارچێوەیە ئێمە ئەتوانین ئەو دەرفەتانە بەکاربێنین کە خۆمان هەبوو بین کە خۆمان هێز بین کە توانی بێتمان یەکێتی نەتەوەی خۆمان بەدەست بێنین بۆ ئەوی بتوانین لەناو ئەو چوارچێوەیە کار و دەستکەوتەکانمان بەدەست بێنین